ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو داواکردنی درود و ڕەحمەت و سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم هەموو مرۆڤایەتی پاشا و گەدا وەزیر و گزیر خانەدان و بێخانە هەمووان پێکەوە لەناو بەڵایەکی زۆر گەورەن هەندێکمان بەڵاو ئیمتیحانمان لە جوانیەکانایە کە ڕەب العالەمین پێی عەتا کردوین هەندێکمان لە موسیبەت و ناڕەحەتیەکانایە ڕەب العالەمین لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وەنەبلوکم بالشەر والخەیر فتنە ئێمە ئیمتیحانتانەکەینەوە بە شەڕ و ناڕەحەتی و زبری ژیان و بە خەیر و جوانی و نیعمەتەکانی ژیان هەردووکیشیان هەر فتنەن هەردووکیان هەر بەڵان هەردووکیان هەر موسیبەتن بگرە زانایان ئەفەرموون موسیبەتی خەیر زۆر زۆر خەتەرناکترە لە موسیبەتی شەڕ لە موسیبەتی خەیرە هەندێک جار ئینسان غەڕا ئەبێ لە خۆی ئەگۆڕێ چاوی قایم ئەبێ لە موسیبەتی شەڕە ئینسان ئەگەڕێتەوە لای خوا خۆی زەلیل ئەکا لە بەردەمیە لە حوزوری ڕەب العالەمینە خۆی نەوی ئەکا ئێمە مادام لێرە لە ئیمتیحانین و گەورەترین جەزا و پاداشت کە وەری ئەگرین جەزا و پاداشتێکە لەسەر ئەو موسیبەتانە ڕوومانتی ئەکەن ساوەن موسیبەتی باش بێ یا موسیبەتی خراپ بێ فەرقی نییە خۆشەویست ئەفەرمێ ئین عظم الجەزاء مع عظم البەلاء چەندێ تاقیکردنەوەکەت قورستر بێ ئەوەندە زیاتر ئەجر وەرئەگری ئەگەر خوا جەل جەلالوهو قەومێکی خۆشویست تووشی ئیبتیلایانەکە تووشی ئیمتیحانیانەکە ئیبتیلامە بەزەوە تووشی ناڕەحەتیانەکە هەندێک وایان لێک داوەتەوە گەیتن ناڕەحەتە بن ژیانیان قورسە بن نا جاری وایە ژیانیان خۆش ئەبێ مرتاح ئەبن وإن الله إذا أحب قوما ابتلاهم فمن رضي فله الرضا ومن سخط فله السخط كاتێک خوای گەورە ئیمتیحانی کردی ئایا تۆ ڕازی بە ئیمتیحانەکەی خوا یا عاجزی و خۆت مشەوەشەکەی ئەگەر ڕازی بەوەی کە ڕەب العالەمین بەسەریا هێناوی هەر شتێکەیە لە چاک و خراپ لە ئیمتیحانەکان لە تاقیکردنەوەکان ئەوە تۆ کەسێکی کە ڕضای خوا بەدەست ئەهێنی پێی ناڕەحەت بوویت و پێی ڕازی نەبووی سەخەتی خوا و تووڕەیی خوا بەسەرتادا ئەبارێت کۆمەڵی یاسامان هەیە زۆر گرنگە لە حیاتی خۆمانە لە مەسەلەی ئیبتیلا و تاقیکردنەوەکانە تێبگەین تێبفکرێین یەکەم یاسا هەر کەسێک کە بینی لەناو موسیبەتە بە سووک سەیری مەکە مەرجنی ئیبتیلا و تاقیکردنەوە سووکی بێ هەندێک جار ڕفعەت و بەرزیە ئێمە ئەمڕۆ لە زەمانێکین ڕووی بێڵە و گەورە و بچووک هەمووی ئەنووسێ و هەمووی قسە ئەکات و هەمووی ئەڵێت و هەمووی کۆمێنت ئەکا بەبێ ئەوەی بیر کاتەوە بەبێ ئەوەی یاساکانی شەریعەت تەنفیسکە هەموو حرەکە و سەکەنەیەکێ ئەوە بە یاسای شەریعەت بچێ بەڕێوە وهانیە لە خۆتەوە شتێ بنووسی دڵت بڵێ وڵات دڵم گەرم بوو لە دینە دڵگەرمی ناخوا عەقڵ ئەخوات یاساکانی شەریعەت ئەخوا ئەکرێ ئینسانی ئێمە بینین مبتەلایە بە نەخۆشی مبتەلایە بە ڤایرۆسێک مبتەلایە بە هەر شتێک لەو بابەتانە لەوە ئەچێت تۆ بنووسی وەڵامە ئینتیقامی خۆیە لەم کەسە کاکە مەسەلەی نەخۆشی موسڵمان و کافر نازانێ ڤایرۆسی کۆڕۆنا هات ئەمەیان وەڵا ئیماندارە توش نابێ و ئەمەیان غێرە ئیماندارە شتی وان نییە ئەمە یاسای کەونی خوان هەموومان پێکەوە بە یەک یاسا ئەڕۆین و بە یەک شێواز و بە یەک مامەڵە ڕەب العالەمین کاممان خۆی پاراست کافری خۆی پاراست خوا ئەیپارێزێ موسڵمانی خۆی پاراست خۆی ئەیپارێزێ هەندێک جار ئەبینی کەسێک بێ ئەدەبێک بەرامبەر بە دینەکە دوای نەخۆشەکەوێ تۆ مەیکە بە هەڵڵا ئەها خوا تۆڵەی لێ کردەوە بابەتی ئیمتیحان حەقی نییە بەسەر تۆڵەوە ئێرە لە یاسای خوایە ئەم زەوینە زەوی ئەوە نییە کە تۆڵە لە خەڵک کاتەوە
هەمووی هەڵەگرێ لە قیامەتە سزا هەیە و پاداشتەیە نەکەس لێرە ئەوەی کە وەری ئەگرێ پاداشتە نەکەسیش ئەوەی کە وەری ئەگرێ سزایە بۆیە ئەم یاسایە ئەمە بەباشی لە دڵمانە تەسبیت بوو بێ ئێمە ئیماندار بزانین چۆن مامەڵە ئەکەین طاعون کە هات لە جیلی یەکەمە باشترین جیلی خوا لەسەر زەویە جیلی ئەسحاب بوون 25,000 کەس لە طاعونە وەفاتی کرد بۆیە ئێمە ئیماندارە بێ ئەم یاسایە لە دڵمانە چەسبی بێ ئێمەی موسڵمان کاتێکەوە بەڵاو مصیبەت بەسەر کافرەوە بینین بەسەر موسڵمان هەمووی بە ئیمتیحان تێئەگەین چاکەشیان بەسەرەوە بینین هەر بە ئیمتیحان تێئەگەین شەڕ و شۆڕ لە دنیا ڕوئەدا دنیا کاولە بێ هەمووی ئیمتیحاناتە کەسی عاقڵی ئیماندار ئەو کەسەیە لەناو ئەم جەماڵ و جوانیانەی دنیایە لەناو ئەم مصیبەتانەی ناو دنیایە هەمووی لە ئیمتیحانە ناجح ئەی عەبد تۆ پرسیارە لێ ناکرێت چەند جار نەخۆشکەوتی لە قیامەتە بەڵام پرسیارە لێ ئەکرێت چەند جار سەبرت گرت چەندێک بە ئارام بووی چەندێک بە حەوسڵە بووی چەندێک تەو بەکار بووی ئەوە یاسای یەکەمە یاسای دووهەم هەموو مرۆڤەکان کە مصیبەت ڕویان تیەکە لە سێ بەش تەجاوز ناکەن یان ئەو مصیبەتە ئەبێتە مای ئەوەی خوا لە خۆیان ئەڕەنجێنن یا سەبر و ئارام ئەگرن یا پێی ڕازین ئەگەر پێی ڕازی بێ ئەمە پلەیەکی زۆر گەورەیە پلەی پیاوە گەورەکانە ساڵحینە ئەنبیایە ئەو کەسانەی کە لە ئاستی سدیقین و بەرزیان هەموو ئەمەی کە هەمانە لە دنیا ئێمە خاوەنی هیچی نەبووین بە ویقەویقێک هاتینە سەر ژیان دوایی وردە وردە شتی پێداین و لێی سندینەوە پێدانەکان هەر ئیمتیحان بوو لێ سندنەوە هەر ئیمتیحان چەند کەسی عاقڵی جوانی زیرەکی وریا هەبوو عەقڵەکەی لێ سندرایەوە چەند کەس هەبوو لاشەیەکی زۆر ساغیەکەی لێ سندرایەوە ماڵەکەی لێ سندرایەوە بۆیە ئینسان لە کاتی بوون و نەبوونی نیعمەتەکانە ئیماندار نابێ بگۆڕێ ئەبێ هەمیشە ئاگەی لەم سێشتە بێ لە کێ ڕازیە رب العالمین لە قیامەتە رضی الله عنهم ورضوا عنه لە کەسێ ڕازیە کە ئەو بە ئیشی خوا لێرە ڕازی بێ هەرچی بەڵاو مصیبەتێک هەرچی جەماڵ و جوانیە ڕووی تێکردی بە هەمووی ڕازی بێ ئەمڕۆ لەسەر سفرەیەکی تێردا ئەنیشی وا نەزانی ئەمە ئیمتیحان نییە ئەوە ئیمتیحانەکە لەسەر سفرەی تێری سفرەکەشە هیچی لەسەر نەبوو هەر ئیمتیحانە لاشەت ساغ بوو ئەی گەنج لەناو ئیمتیحانایی ساغەکەی لێ سندیتەوە لەناو ئیمتیحانایی کاتێکەوە خاوەنی عەقڵ و کەماڵێکی زۆر گەورەی لە ئیمتیحانێکی زۆر قورسایی وەڵڵا کە عەقڵە لێ ئەسەنێتەوە هەنێ جار لە ئیمتیحان ڕزگارت ئەبێ حسابی مردود بۆ ئەکرد بۆیە جاری وایە ئینسان کاتێک کە بەخشرا و شێتەکان ئەبینێ بەدڵ تەمەنا ئەکا لە جێگەی ئەوانە بووە کە ئەنەما لەسەر زەویان و لەسەر زەویشان نین چکە محاسەبەیان لەسەر کاتێ مناڵێک ئەبینی تەمەنا ئەکەی گەورە نەبوویتایە لە ئاخرەت و نیشانەکانی ئاخرەت ئینسان ئەچێ بەلای گۆڕێکە تەمەنا ئەکە ئەو بۆیە لەناو گۆڕەکەیە ئەوەندە مصیبەت و فیتەن گەورن یاسایەکی تر ئایا ئێمە چوزانین ئەو بەڵایانەی کە ڕوومانتی ئەکەن پاداشتی خوایە بۆمان بۆ هەندێک چاکە لەسەر زەویە یان بریتێ لە عقوبەی خوا لەسەر زەویە چونکە هەموو ئەو ئیمتیحاناتانەی کە یەتەڕێت بەتایبەتی لە ڕووی ناڕەحەتیەکانەوە ئەفەرمێ وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم بەدەستی خۆتان و بە گوناهی خۆتان تووشی ئەم هەموو خراپەکاری و چەرمەسەری و مەسائیبانە ئەبن ئایا بزانین ئەو مصیبەتانێک کە ڕوومانتی ئەکا هۆکارەکەی چییە ئایا ئێمە لەناو نیعمەتان لەو کاتە یا لەناو نیقمەتان سەری حاڵی خۆت کە چونکە ئێمە هەر یەکێک لە ئێمە لە مەسەلەی بەڵایە کاتێ بەڵاو مەسائیب ڕوویتی ئەکا لەم دوو حاڵە بەدەر نییە یانە عقوبەیەکە و سزایەکە وەریگرت یا پاداشتێکە لێرە خۆی گەورە ئەوێ ڕەفعی دەرەجاتی بکات پلەی بەرزتر کاتەوە بەهۆی ئەو مصیبەتە کامیانە ئەمەی کە بەرمان ئەکەوێت هەر مصیبەتێک تۆ خوات تیاون نەکرد ڕێی بەرماڵت تیاون نەکرد چ چاک و چ خراپ تەئکید بە ئەو مصیبەتە ڕەحمەتە بۆ تۆ جاری وا هەیە بە حەیاتی شەو نوێژە نەکردەوە مصیبەتێک ئەتخاتە شەو نوێژ شەو خەبەرت ئەکاتەوە ئەتخاتە سەر بەرماڵ ئەتخاتە ناو سوژدە ئەوە نیعمەتی خۆیە بەسەرتەوە خوا ئەوێ بەرزت کاتەوە پێی هەر نیعمەتێکیش یا هەر مصیبەتێک کە ڕووی تێکردی کە سیرت کرد دوور کەوتیتەوە لە خوا جەل جەلالوه پێی دڵنیا بە ئەوە نیقمەت و مصیبەتە بەسەرتەوە کاتی ئەبینی
جلی جوان لەبەرەکەی کاتێک ئەبینی علمت هەیە عەقڵت هەیە داراییت هەیە کە لە خۆت گۆڕای دڵنیا بە لەوە کە ئەوە هیچ یەکێک لەوانە نیعمەت نەبوون هەموویان نیقمەت و بەڵای خوا بوون عقوبەی خوا بوون لەسەر زەویە بەچی ئەم بەڵا مصیبەتانە لابین ئێستا هەر هەمومان ئێمە مادی معنەوی کۆمەڵی بەڵامان هەیە هەر یەکێک فەردێک لە فەردەکان خۆی بگرێ کۆمەڵی مصیبەتی هەیە کۆمەڵی ئاهی هەیە کە بۆی نەهاتوتە دی کۆمەڵی ئاهی هەیە لەسەر شتانێ لە دەستی چووە لە حاڵی حازریشا کۆمەڵی مصیبەتی هەیە بەچی ئەم مصیبەتانە ئێمە لەسەرمان لا بچێ چەند خاڵێک هەیە بە کورتی لە خزمەتانە باسی ئەەکەم لە کاتی هەموو مصیبەتێکا بێ ئاگاد لەمانە بێ یەکەمین دانە یەکسەر پەلاماری دوعا بدە کاتێک کە تووشی مصیبەت بووی هەر مصیبەتێک حتا ئەگەر مصیبەتەکە چاکیش بوو زانی دارایەکی زۆر گەورە ڕووی تێکردی پەلاماری دوعا بدە کە خوا سەر لە تێک نەدە کە خوا غەڕات نەکا کە تووشی هەڵە و کەم و کوڕی نەبی بەهۆی ئەو دارایی و لەش ساغی کە خوا پێ عەتا کردووی لە قورئانی پیرۆزە داستانی پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام زۆر بەیان کراوە بۆ ئێمە بیرکەنەوە لە ئەیوب عەلەیه السەلام وأيوب إذ نادى ربه أني مسني الضر وأنت أرحم الراحمين خويا جان تو خد أزاني ضر ناراحتي رويتي كردوم برم كوتو توش أرحم الراحمين يترهيج نالم يا إلهي فاستجبنا له دعاء ثنائك لحضور خويا كرخوا جوابي دايا هر أمن دا وكشفنا ما به من ضر وكشفنا به ما من ضر حرشي ضر ناراحتي هبو لوا هر هم رب العالمين لسري لابر هر أمننا وآتيناه أهله ومثلهم معهم رحمة منا وذكرى للعابدين شنشتي هبو هموي من داية هاويني أوش أون ديتر من داية واتدوقات بمن عطا كردوا لبروي توبي كرد لبروي قراية لبروي دعاي كرد درقاني خواي ونك لكاتي مصيبتا أما تنهاب أونا وذكرى للعابدين أما يادك الرحمة خواي بو أو ذكرى يبو هرشي إيمان دارانك تيبقى لكاتي مصيبتا دستكانيان برسكنا كمين كاركتو أيكي مصيبتي رويتي كردي دستكان البرسكنا ولا حضور رب العالمين دوها من دانا بلاماري نيوش بدا يشيك لو السنتاني كفراموش لحياتي إما مصيبتي الروتيئك نعمتي الروتيئك بلاماري نيوش بدا لفرمايشتي صحيحات وبيغمبر جان صلى الله عليه وآله وسلم أفرمي إذا حزبه أمر فزع إلى الصلاة أجر شتيك بها تاي ناراحتي بكردايا هر كاريك كبلايا وقرنق بوايا رويتي بكردايا مصيبتي بوايا هر شتيك فزع إلى الصلاة رأيك البلاماري ويدا كان نيوجكي جيبك علماء فرموا أنا هندي لم نيوجي بريتي لن نيوجي حاجة بو هر كاريت في أم كارة جيبجي أكيد دور كان نيوجكي هندي فرموا أنا أم نيوجي مطلقة هر مصيبتي لهر كاتو لهر ساعتي كان رويتي كردي يكسر بير الناس يبرد دز نيوج بقرا نيوجكو لسجدة هاورك يا إلهي مصيبتي كان رويتي كردوم تو خسر برشتيم كم من دردسي خوم صدقوا شاك كاريكان والصدقة تدفع البلاء صدقة كان شاك كان تطفئ غضب الرب تريخ وأكو جنته بلا كان لسرد لا أبا وإما إيمان دار أبي زور هشيار ما ملكين أبي زور عقلان ما ملكين كاتك كوا أم صدقيك أيكي بزانتون أيكي إمام غزالي رضا ورحمة الله فرمي لأخوته والصدقة مك بوست بزان أم صدقية بو أكي هند جال بشكترين صدقة تريخ وأكو جنته وكلام بشكترين صدقة لصدقة ومزانة تنها بريتيبة لبارة نا زردخنا برانبر ومسلمانك جاري ويا توري رب العالمين لتو لكرده وكاني تو أكو جنته جاري وهي دل خوش كردني إيمان دارك دل خوش كردني منالك دل خوش كردني أفرتك بيوجن هتيوك ندارك أزاني چند بلد برزكاته چون بلا لسرد لا أبا كوتاشت لخزمتنا استرجاع زور قوري إنا لله وإنا إليه راجعون لهم مصيبتك لسر زمان بي لقل أوا بلاماري دعاء أدي لقل أوا بلاماري نوج أدي بلاماري صدقاء أدي ومصيبت لسر كم بيتوا هاوارك بزمان إنا لله وإنا إليه راجعون طوابي توكلي حقيقي وعقيدة حقيقي لأنه أم مشاعر من هي خوان إما همو من هي خوان لا مكلامي تمليك يعني ملكي خوان تواو تنهاب ولا أيش أقرينه
واتە هەر شتێکم بەسەریە من خاوەنەکەم ئەوەی بەسەرا هێناوم و پێم قبوڵە پێی رازیم تەوبە ئەکەم و ئیستیغفارەکەم و ئەگەڕێمەوە لای ئەو ئیتر چ باکمە لەوەی هەرچی مەسائیبە ڕوو پێ بکە. عەزیزانم، ئێمە لەم زەمەنە ڕۆژ بە ڕۆژ موسیبەتەکان زیادەکەن. ئیعلام ئەوەندە درۆی کردو مێشی کاس کردوین، هەمیشە ڕەشبینێکی زۆر گەورە بەسەر جیهانە بڵاو ئەکرێتەوە، هەمیشە ئێمان خستە ناو چوارچێوەیەکی زۆر بچووکی داخرا و وا ئەزانین لە سژنێکی زۆر گەورەین. بێ ئاگا لەوەی خاوەنی ئەم کەون و گەردوون و خۆمانە ڕەب العالەمینە. بۆیە ئێمە ئیماندار ئەبێ زۆر وریایانە مامەڵەکەین لەو موسیبەتانەی کە ڕوومان تێ ئەکەن. ڕۆژانە چەندین جار موسیبەتە ڕوو تێ ئەکەن. گوناهێکی بچووک چاوەکانت یەک نەزەری کرد تووشی موسیبەت هاتی، نوێژە کرد و ئاگاد لە خۆت نەبوو غافڵ بووی تووشی موسیبەت هاتی. موسیبەت تەنها لە دنیایە نییە، موسیبەتی دین قورسترە. بۆ هەموو موسیبەتەکان هاوار کە بۆ لای ڕەب العالەمین، دەست بەرزکەرەوە بۆ لای ئەو، لەگەڵ ئەوە پەیوەند بکە لەعەل لە دەرگاکانی خەیر بەسەرتا ئەکرێتەوە. ئیلاهی ئەم جەمعە مبارەکە هاتوونەتە ماڵەکەی تۆ، پەروەردگارە ئەمانە قەت سوژدە نابن لە بەردەم هیچ شتێکە ئیلا لە بەردەم جەلال و کەماڵی تۆیان نەبێ یا ڕەب العالەمین. ئەمانە ڕکوع نابن، پشتیان نەوی ناکەن، تەنها لە مەقامی تۆیان نەبێ. یا ئیلاهی ئەمانە دەستی زەلیلیان بەرز ناکەنەوە ئیلا لە حوزوری بارەگای تۆیان نەبێ یا ڕەب العالەمین. دەیا ئیلاهی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، لە گوناهەکانمان ببوورە یا ڕەب العالەمین. ئەو ئیمتیحانانە یێنە ڕێمان سەرکەوتومان کەتیایە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە، سەرمان بەرزکە لەم دنیا یا ڕەب العالەمین، سەرمان بەرزکە لەو دنیا یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان سڵاوی ئەم مەجلیسی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم، یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ئیلاهی هاوارمان هێناوە بۆ لای تۆ یا ڕەب العالەمین، لەم ڕۆژە گەرما لە بەرخاتی تۆ کۆبووینەوە، داوات لێکەین و هانامان بۆ لای هێناوی دەرگاکانی خێر بەسەرمان ئەبکەرەوە. ئەم ئومەتە مەینەتی و ناڕەحەتی زۆری بینیوە، یا ئیلاهی لەدەست فاسیدین ڕزگارمان کە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای گیان ئەو فێڵ و تەڵەکانەی کە بەسەر ئەم ئومەتەوە هەیە لەلایەن یەهود و نەسارا و مەجووسەوە لەسەرمانی هەڵگرە یا ڕەب العالەمین. دەرگاکانی خێرمان بەسەر ئەبکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. ئەم عەبدانە وا دەستەکانیان بەرز کردوتەوە بۆ لای تۆ، دڵیان سەیری بارەگای تۆ ئەکا یا ئیلاهی، هەرچی ئەیانەوێ پێیان عەتاکە. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشوي سكام إما قرد ما إنامد لبلاينا بلا كيف فريني شخاصة وشخرافة هر بلاو امتحانا جياننا. خواجة لجلاله تاقيما كروه هر يوجه إما پنجاله و صده و هزار له و امتحان کریو. زیرکترین و خاسترین آن نکه امتحان کان نجاحت مارو برمشو سرج برزبو فائده فرفرین مصیبت کان کرو ما کران کام مصیبت فرق قرصار روش کردین فرد الوجب یکمین چیو هر مصیبت رو کرتو الا هو بسبب اني كخواجه گناه کا وجب فرماشتي وانا فرماو اگر ایماندار هم امان دل شر غمي بسيط كشي دلجنا راحت بخوا بهوش گناه کا شن جوجبو فرماو انساني ایماندار جسد و جسم شنه مال شنه اولادك شن توشو مصيبتي بو پاک بو تایا و حضور خوای جل جلاله یک گناهش نیاسرو اکسی چه به گناه بو اگر خوا جل جلاله توشو مصیبتیش کرد پلش برس کرو گورش کرو مهمترین چیو برو توبی برو صبری برو رضابیه جخوای گرد کریو به مصیبتکاو پوچی امتو پیغمبری صلی الله علیه وسلم تماشا مصیبتکا برحمت کرمه بجوانی کرمه بجمال کرمه مهمترین چیو مصیبتکان آن تو چنی خوای اشت کرو فروکاتی انسان بی آگابو دور گنو رب العالمینیش
گوناهێکی دەورەش گێرا دڵش سیاو کەرا دەستێ بەرزەکەرەوە دوعانە دەستێکی سیاوی نەجوانەکەی سیاوەکە هاوار کەرەوە دڵەکەی چ سیاوەکە هاوار کەرەوە مصیبەتەنە ئینسان فشاریۆ قەترە قەترە پاک بۆوە تا بۆ بە کەسێوە ساغ و سەلامەت فرماوە ولنذيقنهم من العذاب الأدنى دون العذاب الأكبر لعلهم يرجعون خوا جل جلاله إي عقوبتك دنيانا وما غير عقوبتك آخرتين وإي عقوبتك قربينين قلمي لعلهم يرجعون قلمي ولا إخوة جل جلاله وأبي ونديك هن ما كان إخوة بتوترش كرمي هر يوجا إما جا حضور إخواننا كم ترخيمي ما فرفرني زل مهربانكي خواهی پیس ماوسان نورسی فرماو بابا خیر و برکتی گوره و چلاکناری ایمه پی آنی جاری و تر گلمه و پی وندیکا ما چنی خواهی جل جلاله بتوتری کرمه خواهی دوا و نکرمه هر مصیبت اچی جیان میراما كرج بالرفع درجاتي وكرج بما يواني كجبنا كما وجبي يا أكرم الأكرمين وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته ولا عيبا إلا سترته ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها ولا مريضا إلا شفيته ولا عاصيا إلا هديته ولا شابا إلا أصلحته ولا أسيرا إلا فرجته ولا مجاهدا في سبيلك إلا نصرته آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمكم